نەرمی ئەو بۆ چ دەکەن لێرە؟ باشی برایم هیچ باش نیمە هیچ. بۆچی باش نیت؟ یعنی من خراپم کردووە هاتووم بۆ لای تۆ؟ نەرمی ماڵت بێتەرێک کردم لە توێ داینەشم پێتەرەکەی لەرەستە بۆ چێوە بچم بچمە ئاسمانیە چێوە بچم. هاجر گیان هیچ نییە بە قوربان هیچ نییە هاجر تخوا لە بەردەمیەوە قسانە مەکە چەند جارم پێوتی. لە باشە دەی دەبا بچینە لایشکە بڕۆ. دانیشە گیانەکەم دادگیان دادگیان هاجر گیان ئێستا ئەمە باشە نەجوڵێ لێرە باش؟ دا بڕۆ. دانیشە نەجوڵێ. هاتو بە مناری بە خۆت بۆ خوشکەوە خۆشەوی چ دەکەن لێرە؟ ببین مەڵێ نەخۆش تخوا واللهی گوناح دەکەن. ئەدی چی پێ بڵێ؟ پێم بڵێ ئێستا ئەوگۆ لۆ چ هاتی لێرە؟ هاتوو بگەڕێیتەوە ماڵەوە. تۆ بەڕاستیتە؟ ئەدی ئەم لە ماڵە پێم نەگوتی یان ئەمن یان هاجر بەڵام تۆ هاجرت هەڵبژارد. چی بکەم خوشکی منە قابلە فڕێ بەمە سەرجا دەکەن ئەو ئێستا پێویستی بە ئێمەیە. نەرمی هاجر بەس بەتەنێ ئەتوی نییە ئەدی دوو برایت کەت نییە ئەدی خوشکە چکەتان نییە دەبا بێن ئەوان بیبەنەوە ماڵی خۆیان ئەدی شەرمیان بەخۆن لە ماڵی زاوایاندانایە. خۆ بردیشمان بۆ شەڵتەر بەڵام لەوێ کەسێکی لێبوونایە حامل بوو هەر جارێککە گوێ لە ناوی ئەوە بوو ئیتر ڕاهەچڵەکی و هاواگێ کرد و شێتە بوو. نازانیت ئەو پیاوە چی بە خوشکەکەی من کرد؟ نازانیت چۆن خیانەتی لێ کرد و تەلاقی یاڕۆژ بۆ ئەوروپا لەگەڵ ئافرەتەکە؟ ئەگەر نا خوشکی من وانە بوو ئەو شتانە وایە کرد خوشکی من وای لێ بەسەر بێت. ئێستا من چ بکەم؟ هاجر خوشی نییە خوشی تۆ؟ خوشکی تۆش وایە هەمان شتم بۆیە. نەخێر خوشی من زۆر زۆر باشە ناوی خوشی من مەیە. ئێستاش لۆ ئاخی زار پێت دەدەم نەرمین دەرفەتە چ کەشت دەدەبێ. ئێستا پێم بڵێ هاجرت دەوێ یانە من؟ هەردووکتان. نەرمین هاجرت دەوێ یانە من؟ چۆن بتوانم واز لە تۆ بێنم و خوشکەکە خۆم فڕێ بەم هەردووکتان. نەرمین لۆ دوا جار پێت دەڵێم ئەمەن یان هاجر؟ هەردووکتان. بڕۆ لێرە بڕۆ لۆی زیاتر حیان ماوە بڕۆ لە خۆ من گەڕێ. کاکی برایم ئەتو ماوەی زۆرە نەچیوە ماوە لۆ ناچیوە ناو ئایلەی خۆت ناو خانەوادەی خۆت باشتر نییە؟ کاک دیار واز لەو بابەتەی بینە وەرە برایەکەم ئێستا بڕۆ حیسابەت ئەو شانم لە تۆکە باشە؟ آخر دەچم بەس ئەتوش خەمەکی لە خۆت بخۆ. دیار هەستە بڕۆ ئیشانم لە تۆکە هەستە. ئەلو باشی خوشکەکەم ئەحواڵت بووە؟ ئیبراهیم گیان وەزعەت کووە ئەحواڵت کووە؟ باشە مەگۆ کوونە ئەحواڵتان کۆ باشم؟ ئیبراهیم گیان بەڕاستی وەزعم باش نییە چونکە خەمی زۆر لە توو دەخۆم. لۆ غەمی لە من دەخۆی خوشکەکەم. هەتا ئێستا نەچووە مارێ؟ باوەڕ ناکەم بستمەوەش هەر لێرەمە لێرە زۆر 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 سەرم ڕەحەتە. ئێبرام ئەوها نابی ئەو ژنەی تو هەتا ئەو شێتەی لەکەم بی بە حەیاتی ئەتوماری خۆت نابینی ئەو شێتە چیە لە تویان بەردایە ها؟ لۆیە پێم باشە مادەم حسابت لۆ ناکانە ئەتوش هیچ حسابیان لۆ مەکە. باشە چ بکەم چی لێ بکەم ئەتو پێم بێ. دەزانی چیە ژنەکەم لۆ دیتیەوە دەبێ ژنی بەسەر بینی. ناخۆشکم ژن هەموو بۆ چیەکە لێم گەڕێ. نابابە نا ئەو ژنەکی زۆر باشە و خانەوادەکەشی زۆر باشە مێردەکەشی تازە عەمری خۆی کردی ئەو ژنەی لۆ تو دەینە ئەوە حەچی میشم ناردێوا لە ڕێ ئەگە تو ڕازی بی با ئەویش بێت و قسەت لەگەر بکە. دا باش دا حەچی بنێرە بزانین کودەی باشە خوشکەکەم. خودەی خوافیز. خوا لەگەڵ خوا لەگەڵ. برام نەرمینی خێزان هیچ عیبی نییە وەڵڵا ڤیان تووشی مشکیلەکت دەکاتن دوایی ئەها بە خۆت بەرپرسیار دەبی
بابە ڤیان ڕاست دەکات فکر لە ژیانی برا گەورەی خۆی دەکاتەوە حەچیم ئەتو دەزانین ژیانی من کووە ژیانی من جەهەنەمە جەهەنەم ئەمن لە هەفتەی 3 ڕۆژان دەچمەوە ماڵێ ئەویش خوشکەکی هینایە بەرامبەرم نیدانایە و نەخۆششە برام والله گوناحت دەگاتێ چایبیتی گوناحە خۆی گەورە وهای دروست کردی ناکە گوناحە براکەم بەس ئەوە خۆ بەتەنێ نییە دوو برا هەیە خوشی کێرە بابستە لایوان برام باشتێک لە تەنیشتە یعنی لۆ ناکەی بەدەستی بینی کاکە ئەو بەهشتار پیرۆزی نەرمینی براژنت بی ئستا پێم برێ ڤیانە تویلۆ چ نادیە برام ئەو بێگەردی کچی مام سابیریە ئەی ماشەڵڵا خێزانێکی باش بابەکی باش ئیشەڵڵە بە قسمەتم دەبی بگرە بە قسمەتی چ کاکە خۆ بەتەمانی ژنی بینی لۆ ناینە ئەگەر نەبین حساب لۆ من نەکە ئەمن 1000 جارە حسابی لە بۆ ناکەم باش ئەوە ژنتینە لۆ تەلەفۆنەش ناکەی لۆ چیە لە بۆ شێرزادی کورە شێرزاد ئەو پیاوەیە من تەلەفۆنی لۆکەم ڕێی وەرگرم بەجێ من دەکەی پرسەرچی پێ بکە لە بەرەوەی برا گەورەتی کورە ئەگە ئەو پیاو بە خوشی خۆی بەڕەلای 100 جاران نەدەکرد دەیچودەی حەواندەوە ئاخر ئەگەر تووشی مشکلەی بووی ئەمن تەداخل ناکەم دە باشە دەی باش کاک شێرزاد زۆر سپاس کاک براهیم ئەگەر زەحمەت نەبی سەردانەکەم بکە ڕۆکە لە کارگی هەرچەندە جێیەکەم دوورە بەس بڕوا بکە ئیشەکی زۆر 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 بە پەلە و زەڕوریم تێتا خێر ئەتوەرێرە هەموو شتێکت تێدەگەینم بەس تخوا لە بیرینەکەی باشە لە چاوەڕێی تودامە باش کاکە باش خوال لەگەڵ خواحافیز کاک شێرزاد با ڕاست و ڕەوا پێت بڵێم بەڕاستی ئەمن زیاتر ناتوانم درێژە بە ژیانی هاوسەرگیری بدەم لەگەڵ نەرمینی خوشک باشە حەقی خۆتە کاک شێرزاد تۆ خوا عیب ناکەی عیب ناکەی برایەکەم ژن بەسەر خوشکەکەت بینی بەس نا ئەنگۆ هەموو شتان قوبوڵە بەس لە بەرەوەی خوشکە نەخۆشەکەتان بەخێونەکەن پێتان خۆشە کە تەلاقیش بدرێ وس حەچی وس باشە چۆن پێ باشە ئەی بکە دانشە جۆ بدە حەچی وەڵڵی و بیلاوەتی لای زارش کە لە حوزوڕ و قسەی زار بکەی چاو دەبینم تێگەیشتی وەرە وەرە براکەم وەرە ئەتوی هێشتا منداڵی لەو بابەتانە سەرت دەرناچی تێدەگەی هەستە بڕۆ بانی نەرمینی براژنێتەوە خەبەری پێ ڕابگەینە لە ڕێی مەحکەمەی منداڵەکانی لێ وەردەگرینەوە لۆ ئەتوو بەتەمای تەلاقی بدە یان ژنی بینی بەڵێ تەلاقی دەدەم نەرمین شایستەی وەینێ منداڵەکان بەخێوکە ئەو هەر لەوەی باشە حاجەری خوشی بەخێوکە هەستە بڕۆ دڵنیا بە بڕیارێکی زۆر هەڵە دەدەی هەستە بڕۆ حەچیم هەستە خوا هیدایەتە بدە